بە ناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەمجارەش هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاوەدان بێ. خۆشەویستان ڕۆژە ساردەکانی زستان بەڕێەکەین. ئەلحەمدوللا سوپاس بۆ خوا زستانەکەی ساردە. پێشینان دوعایان کردووە کە خوا وەرزمان لێ نەگۆڕێ. هەتا وەرزستان ببێ بە بەهار و بەهاریش ببێ بە هاوین زۆر خراپە، بەڵکو بەبێ هەر وەرزە بە کەش و هەوای خۆی بڕوە. ئێستا زستانە. خۆشەویستان ئەمڕۆ شوێنێکمان بۆ هەڵبژاردوون، گوندێکمان بۆ هەڵبژاردوون لە بناری شارە زۆر کە پێگوتێ گوندی کانێسکان و لە کەش و هەوایەکی شاکە ئەوەک دەبینن ئەمڕۆ تەموتومان هەیە وهروەها ڕادەی شێبەرزە و ئاستی بینین کەم بۆتەوە و وردە وردە نەرمە بارانە بارێ. خەریکە منیشە بم بەهین بەوانەی کە کەشوهەوا خوێندنەوە. بەڵێ خۆشەویستان هیوادارم بەرنامەی ئەمڕۆتان بەدڵ بێ. وەکو وتم لە گوندی کانێسکانە بین، دوایی دەپرسین کانێسکان چەند ماڵە و هەروەها سەر بە لە ڕووی ئیداریەوە سەر بە چه شارە دێ و هەروەها پارێزگایەکە. بەڵام هەڵکەوتەکەی ئەوەیە کە کەوتۆتە بناری شارە زور یاخود وا بڵێن بناری سوورێن ببورن واروەها سەرکەشەکەی سوورێن پشتی گرتووە ئەویش پاڵی داوە بە سوورێنەوە. فەرموو خۆشەویستان بە بچین بۆ کانێسکان. زۆر چاکە زۆر کەشە خۆی لە خزمەتایە من ئەمە بخۆم هێلکە وەزانی چوزانم وەزانی وەگەنمان هێلکێ وەڵا هێلکە خراپ نییە تۆ زانیتەوە هێلکێ وەگەنمە نانا ئەمە لێم تێک ناچێ زانم منێژم هێلکە تۆژی گەن خۆم گەن تۆ نەخۆ ئەی قوربان ئەگەر بیکەین بە نان ناخورێ وەڵا شکر بۆ خوا بارانەکە شکر باشە ئەو بۆ نای بۆرە بین بین ئەی خرجای دەمە خۆران هەرەوەندە دەکرێت هەرەوە ناکرێت هەموو ڕۆژە ڕاکەوتە مۆریاسوو بەردنجەوە با خورئان خۆ ئەوێش یەکجار چوو بۆ نەوێ و هەر یەکەی یەکجار چووم. سوپاس دەکەم سەلامەت بێخوا. با لێ بپرسم بزانم هەر ئەم مرانەت هەیە یا شتی تریش لە خۆ بەزیادەوە سای خوا سەرتەوە 50 سەبڵاق شوانەی الحەمدوللا. چیەوە بەم بەیانێت کەوتویت ئەوەی دانیان بیتی با شوێلکە بۆکەن لە خزمەت تا بێت شوێلکە خۆی یاڕەبی خوای گەورە بەزیاریکە. تۆ پێم بڵێ ئەمانە هەمویان کوردین یاخودی شوێنی تر گشتی کوردیە هێلکەکەرە باشە. ئەی ئەم هینانەمە چینیە نازەم چیان پێ ئەوانە قیمەتیان تەواو نابێ. تۆ پێم بڵێ کە ئاوە دانیان نەدەیت پێت خۆشە کەیفت وەڵای کولی بەیانێ بێ ئەوە دانیان دەمێ لە بەرەوە هێلکەکەن باشە. ئەی هێلکەیەکە لێ سێنی دەهداری لێ سێنەبی بەرە بێخۆ هەیەی هێلکەی فرۆشتنی هەیە. باشە تۆ پێم بڵێ ئەیان نێنەوە هێلکەکانیان هەڵەگرم بۆی بیان نێنەوە هێلکەکانی سەنە وەڵای سەنانی مانی دوو سەری دوو کە کڕەکەون سەری دووان زۆر باشە. ئەی پێم بڵێ حیوانەکان ئەی چێ شوانیانە وڵاغەکان پڕەکانەچن لەگەڵیا بەنەوە بن یا ڕەشە وڵاخن ڕەشە وڵاخە حیوانە وردەمانی بۆم بەخێو ناکردی لەم مەکتەبانەوە. ئەی باشە ئەی حیوانی تر خۆ ڕەشە وڵاخیش ئەی ئاڵفوشتی ناوێ زەحمەت ناڵفینە بەرە وەڵاش 4-5 کام بۆ داناون بابزان ئەدای کولی بەیان 6 و 2 شلیکایانە دەمی دانەوێ بەگاڵتە بەخێوەی ڕاستەکەی. ئەی تۆ پێڵم بزانم گوێ درێژە شتێکرد نییە خۆن لەخوا بەجیابێژم بۆ چییە؟ ئەی بابە تۆ ئەو حیوانە کەمەنداوی شمە گوێ درێژی ڕانا. ئەی باشە گوێ درێژەکە دەوێت کاکە بۆ سواری بیبێ شتی لێ بنێ نامەوێت لەرا بە عەمەل نایە وەڵا.
سلام علیکم والله ماتم باشی والله ماتم چیەکەی لێرە چیەکەی إيشك قلاح ما معك أما نقوم عن قلاح ئاها ما ينكو باشە ئەی ئیشەکانی تۆ کوێیە أنا والله ما رأي إيشك معك ئیشی ماڵەکە أي والله ما رأي إيش ما وحاتي إفرت معك أي إيش نك أي ما قلاح ما قوم ئەبێ ئیشکە یەگە ناژی وەنیە أنا والله أنا إيش مك باشە ئیشی چیەکەی تۆ پێم بڵێ أما ناتوان رتنا حالكم حالكم ئەو ناتوانێت بەس تۆ ئیشەکە والله تيجي معنا قوة وقلاح نقوم برو رانا برو قلاح بيقوم ما ينكو وەڵام ماشەڵڵا تۆ لە ئازاچی ئەڵێ ئازا ما دايم أما دايم أما شامي أما حسن أباك ما حتى مات وانا ما ينكو خی گەورە سەلامەتت أما حاكم ئەی تۆ پێم بڵێ مریشکانەی تۆن أنا والله كمان أنا والله ناتان إيش بقى في ما ناتوا بيتا كابو كل مثلا باني كابو تۆ باشە لەش ساغ بێ لەش ساغ بێ ئەی تۆ پێم بڵێ هێلکەت هەیە هێلکە يا تحتوار شو يا باشە چیان لێکی هێلکەکان چی لێکی بس أنا أتوني يا تحفر يا ئەی ناخێ بن مریشکەکە أنا والله شكاو شکاون أنا والله بۆ بۆشکێن أتاك شكاو تفعل نادي ما مات کاک بێسون با لە قسێکی سوعبەتەوە دەست پێ بکەین تۆ ئەنجومەن یا مختاری من مختارە ئەنجومەنیشی پێوە درێوەنیە ناخۆی ئەنجومەنشی پێوەتێ بەڵامی سەر بۆ بە مختار عام ئەنجومانەکە نەماوە جاران کانگو مختارە بواە خەڵکیی بە تەمەن و کڵاو جامانەیەکی گەورە اونجا ڕیشتی سپی وایە و چۆنە تۆ ێستا بە ڕیشی ڕەش و بەم گەنجێتەوە بووی بە مختار بەڵێ خۆی لە ڕاستیان مختار جارانیش جاران و ئێستش پێویستە کەسێک بێ دڵسۆز بێ تەمەەن مەرج نییە بۆ ئەو ئیش و کارە گرنگ دڵسۆزیە گرنگ شارەزابوونە لە ژیانی لادێ لە کێشە و مەشاکیلەکانی لادێ لە حەلکردنی مشکیلەکانی لادێ کاک بێسون تۆ ئێستا ئیشت چییە مختار ئیشی چییە ئێستا حالیان وەڵا هەروەکو عادەتەن عەرزما هەیە عەرزی فەلاحەت و شتانەما هەیە ئەیکەین و وەکو ئیشی مختاری یان بەڵێ ئیشی مختاری مەسەلەن هەجی شوکارێکی حکومەت هەبێ حکومی مەسەلەن ئیشی دایرە ئەوەی کە پێویستکە بۆ ئیشی یاسایی ئێمە بۆیان سەرەتایان بۆ ئەوکەین سەر ئیشی سەرەتایەکان بۆ ئەوکەین دواتر ڕەوانی ناحیەکرێ و دواتر هەڵەبجە گوندی کانێسکان چەند ماڵە حالین 53 ماڵی تایە 53 ماڵ ئەی ئەگە وردی کەینەوە بڵێن چەند سەر نفوسی تیاژی چەند کەس لێرەژی بڵێن خێزانەکان دقیق بە ژمارە نازانم چەندی تێ بەڵام ڕەنگە نزیکی 150 نەفەر زیاتریش 200 نەفەر تۆ پێم بڵێ خەڵکی بێ مشکلەن بۆ مختار یاخود گیر و گرفتیان هەیە بێ بۆیان چارەسەرکەی وەڵا عادەتەن لە هەموو شوێنەکە بەشی خۆی سەرێش و مشکیلە هەرە بێ بە سوپاس بخوا خەڵکەکەی ئێمە خەڵکانێکی باشن وەلەو کۆمەڵێک عشیرەتیشی تایە یان یەک عشیرەت نییە زۆر دێهاتەیە هەمویان خزمی یەکن کەس و ئامۆزای نزیکی یەکن بەڵام ئێمە ئەوەش نین 4-5 عشرەتی تایە وەکو ئامۆزاوان وەکو براوان هەمویان برایەتیمان هەیە پێم خۆشە بزانم عشیرەتەکان ناوی عشیرەتەکان چی عشیرەتەکان هەورامیمان هەیە کۆیکمان هەیە بوزانیمان هەیە قەویلەیمان هەیە هەنێک وردەهینیشی تایە بڵباس و مەسەلەن کۆمەڵێک کەشی تایە بڵباس گەشتون ئێرەش بەڵێ لێرەش هەوانە بڵباسمان با بزانین لە ڕووی ئیداریە و ئێوە سەر بە کوێن چ شارەدەیە چ قەزایەک بەڵێ لە ڕووی داری و ئێمە سەر بە ناحی خوڕماڵی بەڵێ قەزا سەیسایق نزیکە لێمانە بەڵام ڕەوتمان نییە بەخینە ڕاستەوە خۆ هەڵەبجێ دوای خۆڵماڵ هەڵەبجە با بزانین دەیەکانی دەوروبەرتان چۆ چۆن
ڕێدەکانی دەوروبەرمان لای دەستە ڕاستمان ڕیشێن هەیە، ئامورە هەیە، بانیشار هەیە، میری سوور هەیە، دەرەگوڵان هەیە نزیکتر لە ڕیشێن، ینی نزیکترە لە ڕیشێن لە ئێمە. بەدەستی چەپمانان نەوێ هەیە، بەردەبەل هەیە، وەڵەسند هەیە، قەڵبەزە هەیە، ئیتر ئاوا هەتاچێ بەو بنارە هەمووی دێهات. زۆر باشە کاک بێسوون جاران گوندەکان لەسەر مەرعە و لەسەر زەوی و زار کێشان هەبوو. ئێستا ئێوە هەم ئەو کەژە بە پشت ئاوایەکەتانەوەیە حتمما سنوورتان دیارە لەگەڵ دەیەکانی دیکە ئەو لە خواریشەوە ئێوە زەوی و زارێکتان هەیە. زەوی و زاری ئێوە تاچوێ ڕوا سوود لە زەوی و زارەکەتان وەرەگرن، کێشەی زەوی و زارتان هەیە، کێشەی مەرعە و قەدەغە و ئەوانەتان هەیە؟ بەڵێ وەڵا لە ڕاستیە سواز بخوا مشکی لەمان نییە، سنوورمان دیاری کراوە لەگەڵ هەموو نەگەر دێکەکە ئەمە هەموو دەیەک سنوورێکی خۆی بۆ خۆی هەیە دیاری کراوە لەگەڵ دراوسەکانی شایتت قەدیم هەبووە مەسەلەن سنوور بەزاندن و داربڕین ئەوشتانە بەس من بە بیرەوەری من بیرم نایە شتێک ڕوویدابێ مشکلێک ڕوویداوێ لەسەر سنوور و ئەوانە هەمووشی وەکو تێکەڵاوی دروست بۆ دەڕێک گێژن و ژنخوازی و خزمەتی سەدیەکان هەمووی تێکەڵاوێکی زۆر باشەیە لە بینێنە. اینجا وەکو زەویەکانیشمان زەوی کشت و کاڵیمان هەیە زۆریشمان تەقریبەن 4000 بەرەو ژوور دۆنم زەوی کشت و کاڵیمان هەیە. ئەو زەویانە پشتاون یاخود بەراون؟ بەراومان هەیە و پشتاویشمان هەیە. زیاتر ئێوە گرنگی لە ڕووی باوا بڵێن دەغڵودان و ئەوەی کە پێگوترێ زراعەت و ئەوانە گرنگی زۆر بە چێدە؟ وڵای عادەتەن ئێستا زیاتر گەنم ئەکرێت لەم سنوورەی ئێمە گەنم و جۆ زیاتر گەنم لەبەر ئەوەی ئێستا وەکو جاران ئاو نییە وەکو پێویست تەڕەکاڵ بکرێت تەڕەکاڵیش ساق بوونەوەی بەرهەمەکەی ناڕەحەتە لە بازاڕە گەنمەکە سەرێشەی کەمترە بۆ فەلاح بۆ ساق بوونەوەی بەرهەمەکەی. بێستون ئاوتان چۆنە چونکە لە ساڵانی ڕابردووە مشکە ساڵی هەبوو بەڕاستی ئاو کەمی کردبوو بابزانام ئاوی گوندی کانێسکان چۆنە؟ سپاس بەخۆ ئاومان هەیە وەکو سەرچاوە تقریبان حەڤە سەرچاوەمان هەیە کانی بچووک بەڵام سەرچاوە گەورەکان تقریبان 4 سەرچاوی گەورەمان هەیە کە عامن هەموو جوتیارەکان ئیسفادەی لێ ئەەکەن. ئەگەر پێویستکان ناوەکانیان بەم کانی لەغلەقکانی پەڵگەکە کانی پیرەمەگروم کانی شەحەسەن ئەمانە بە عام خەڵکی دیەکەمان سوودیان لێ ئەبینێ گشتیە ئەوانیکەیان لە عەرزی کەسێکایە پێی بڵین تایبەت ینی شخصیە بۆ ئەو کەسە خۆی بەکارێ لە عەرزی فەلاحەکە. ئەم پرسیارە مەویست لە کەسێکی بەتەمەنی بکەم بەس بە پرسیارەکە ئاراستی تۆش بکەم ئەگەر وەڵامەکە دەلا بۆ ئەوە باشە گەنا دەکرێت بیگوازمەوە بۆی چی تێکە ئەڵێن وەختی خۆی لێرە ڕانێک لێرە هەبووە و نازام دوو ئاسک چوونە ناوی و لەوە و ناویان ناوە کانیاسکان واتە لەم دەشت و لەم چیا و لەم بناری چیایە دوو ئاسک هاتوونە ناو ڕانی کەسێکەوە و توێتی لێگەڕە ناوێنم کانیاسکان. ناوەستاگیا خۆی مۆزوعەکە بە شێوازێکی ترە من بەڵێتە بن زۆر نیە بەڵام شتم لایە معلومە بەشیقە. مەسلەیەوە ئاسکە ناوی کانی ئاسکان بە دوو ڕێوایەت باسەکرێ. مەسلەی ئاسکەکە ئەڵێ کانیەک هەیە لەم سەرەوە کانیەکە جانان چۆڵ بۆ ئەو بەشەی کە ئیسک ئاوەدانە ئاسکێک هاتووە لەم کانیە ئاوی خواردوەوە ڕۆژانە تێگەی لەم کانی ئاوی خواردەوە ڕۆشتەوە بۆ کەژووکیەوە ئەڵێن لەوە ناوێ ناوە کانی ئاسکان. بە شێوازێکی تریش باسیەکەن ئەڵێن کانی سکانە سکان سکەی تێدا بووە هیچش کەس ئەگەر دیقەت بین بەڵێ سکە و ئاسەواری قەدیمی زۆری تایە لە گردۆڵکەکانە لە زۆر بە شوێنە ڕۆژانە تووشمانە بێت کە خەریکی شوکاری مەسەلەن هەیە بەسەلەن بە شۆفڵش زەویە پاکاتەوە گۆزەی دەرەکەوێت زۆر شوێنی تایە شوێنی ئاسەواری تایە. بێستوندا کۆتا پرسیارم لە تۆ ئەوە بێ بزانم تەبای و ڕەبایی ناو دەیەکە چۆنە ینی خەڵک بە یەکەوە خەڵکی ینی دانیشتوانی گوندی کانێسکان بە یەکەوە تەبان بۆ هاوکاری یەکتری و بەتەنگەوە هاتن و لە شین و شایە مەسەلەن بە تەنگیەکەوە بێن چۆنە ینی ئەوجاران لە لادیا ئەمە زۆر بوو؟ بەڵێ سپاس بۆخوا
خۆی عادەتەن ئەو شتە جاران باشتر بووە و تۆخت بۆ ئێستا نەختێ کاڵۆ بووە بە سپاس بخواک و عەرزم کردی پێشتریش خەڵکی ئێرە هەمووی وەکو خزم سەید یەکتریەکە وەکو کەسی یەک سەید یەکتریەکەن باشن برایەتیمان زۆر باشە ناویەکە هیچ گێرە و مشکیلە و مەشاکیل و شەڕ و ئەم شتانە ڕوونادا لەم دێ ئەوە سیفاتانەی زۆر بەدڵە. سلام علیکم چۆنن ئەدەی وەرە تۆ وەرە پێشەوە وەرە پێشە چۆنی ئەو چیت دەڵی تۆ تاقاتی تۆقە نییە سەرماتە باشە تۆ وەرە پێشەوە ئێوە وەرنە پێشەوە وەرنە پێشەوە کوا ئەوە سیلاحەکە و چی لێکرا دەی بێنە هەبیێنە ئەم سیلا ئەم چەکت بۆ هەڵگرتووە نازانی مەمنوعە ها بەڕاست ئەکە خەیانی چیوە هەیەتی دانێ بنێم بە کامێرەمانەکانەوە ڕاست چییە ناوەستێ اینجا یعنی بەوانەوە نانێ وایە تفەنگەکە بگرە بابزانم جۆرکەکەشم چی تایە ها یاڵە هەڵکردن دەی ئافرین ئافرین جابێ نای خۆشتانم پێ بڵێن ئەدەی دەی تۆش هەڵگرە دەی 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 تۆش نا بە هەڵی گرێ هەڵی گرێ لێگەڕ ها گەورە دەوێ ئەو گەورەش بۆ تۆ لەبەرێت تۆ زۆر جوانیت ئەوەرە خۆتم پێ بڵێ وەرە ئەلیا دانیشە دانیشن 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 ئای دانیشن بابزانم تۆ ناو چییە ئەتینا زۆر ناوەکە خۆشە ئای تۆ ناو چییە کاک ئەحمەد تۆش ناوەکە ماشەڵڵا خۆشە ئەمەش کاکە محەممەدە چۆنی کاکە محەممەد وەرە سەری هینەکەکە سەری کامێرەکەکە سەری ئەوان کە ها دەی سەلامێکیان بۆ بکە سەلامێکیان بۆ بکە ئافرین ئەی تۆ ناو چییە ئافرین بارین جان زۆر جوانی تۆ سەلامێ بۆ کاکانە بکە باشە دەستە خۆش بێ ئاخوا دەستە خۆش بێ دەستە خۆش بێ با من لێت وەرگرم پەرم دەست خۆش بێ دەست خۆش بێ دادە گیان دەست خۆش بێنەوەڵا زۆر باشە دەست خۆش کامەر چۆنیت زۆر سپاس باشەڵا پیاوێکی ڕووخۆش برای بەڕێزن خی گەوە ڕووخۆشتان کایشەڵە بەخێراتنی کەناڵەکەتانەکەم بەخێر بێن بەرنامەکەتان سەرچاو زەحمەتان کێشا ئاوایەکە ئێمەتان بەسەر کردو کاک عومەر ئەگەر ئێستا ئەمە تۆ من لە شوێنێکی ترە تۆم ببینایە لە شوێنێککە جەنابتم ببینایە ئەم گوت یا قوربان لە تورکیا ئەوە لە سوڵتانەکانی تورکایە یاخود لە پاشا سوڵتانی هەیە برا عقابی لە ئەگەر کوڕێکە بێ باوک هەیە باوکە بێ باوە گەورە هەیە ئەگەر خاکیشە بێ میلەت هەیە کە میلەتیش هەبوو سوڵتان و پاشا و یاسا و بەڕێوەبەری هەیە ئەمە مهمە تۆ پێم بزانم تۆ خۆت بە سوڵتان نەزانی ئارە وەڵا یعنی نەک سوڵتان یعنی بەو معنایە نەکە من چۆن بڵێن سوڵتانی چۆن من سوڵتانی خۆمم سوڵتانی ماڵی خۆمم سوڵتانی ژیانی عیزەتی نەفسی خۆم ئەی چۆن ئەو کەسێک کە سوڵتانە هەروەکو من وا بووە ئیرادەیەکی بەهێزی هەبوو هیچی تر بابزانم کا عومەر تۆ دایمە ئەم سمێڵ و تەرتیبات و شتت ئاوایە یاخۆت هەر بە مناسەبات جارێ ئاوا هێشتوتە من تەبیعەتەن نەبێ بە مەسەلەی مەدح و ئەوە پێشینانەڵێ پیاعی بە باسی خۆیکە بەڵام ئینگلیزی ژەڵەیەگە خەڵک باسی خۆی نەکە خۆ خەڵک نایناسێ ئێستا من ئەگەر باسی خۆم بۆ نەکەم بێ کاک بێستون بۆ باسکە کاک بێستونش ئەگەر منی خۆش نەبێ وەکو خۆی باسی ناکە یا لەوانەیە نێزانێ من وەکو خۆم تەبیعەتەن حەزم لە ڕێیەک پۆشیە حەزم لە شیک پۆشی حەزم لە پاک و خاوێنیە سمێڵیش ئیتر سمێڵ ینی چۆنەڵی عیزەت و شامە دەدا بە پیاو ئەگەر من خۆم لە ناخۆ تۆزێ خاوەنی عیزەت بم خۆی گەور ڕەحمی پێکرد بم ئەم سمێڵیشی لەگەڵ ئایتەعالەوەڵا ئێمە خان بووین لە ئەسڵا ئیسە لەوانەیە ئەم قسە هەندێک خەڵک گوێی لێ بێ یا بڵێ ئەم کابرا خۆی لەکێشەیە بڵێ درۆگە وەلە ئەوە پرسیارێکی زۆر خۆشیش نە باز بابزانم عشیرەت کوتیان لێرە چەند عشیرەتێک هەیە بازام عشیرەتەکەی تۆ لە کام عشیرەت ئێمە عشیرەتی کۆیکین جافین
بەڵێ هۆزی گەورەی جا عشیرەتی کۆیک کاتی خۆی ئێمە چۆن بڵێ من باوام بە ڕەحمەت بێ باوکم و باوام لەو گۆڕستانن باوە گەورەم لەو گۆڕستانی زێڕوونی کۆنە ئەوە زێڕوون بۆ کاتی خۆی ئەمە کانیێسکانە لە ئەسڵ ئەم دەیە زێڕوون بووە بەڵێ ئەم دەیە ئێستا ناوی دووەمی کانیێسکانە ناوی سەر سجل و تاپۆ زێڕوونە ئەوە ئاوایی زێڕوون بۆ ئاوادانیاگەدە و باوباپیری ئێمە لە جافی ڕەشیدی جوانڕۆن لەوێەوە هاتوون حدودی 300 ساڵ بەرەو ژوور پێشتر هاتوون عمەر تۆ پیاوێکی کۆمەڵایەتی ئەزانم ماشەڵڵا هەم قسە خۆش ئەوانەشی وەختی خۆشی لە گوندەکان کاکە وەکو ئێستا تەلەڤیزۆن و چوزام ئەم شتانە نەبوو مەزلیزە گیرا و هەموو گوندێک چەند قسە خۆشێکی تیا بوو حەزەکەم بە مناسبەتەوە تۆ وەکو پیاوێکی قسە خۆش کوڕە مەسەلەیەکمان بۆ باسکە مەسەلەیەکی خۆشمان بۆ باسکە مەسەلەیەکە حکمەتی تیابێ خزمەتام خۆی قسە قسە هێنێ لەم شەوانە خوێند مۆڵێک کاتی خۆی کە کارەبا هاتوو بۆ تاران لە زمانی شای قاجارڕیا خەڵکە خانەدان و متەمەکینەکان خۆپشاندانیان کردووە دژی هاتنی کارەبا یاسا و دەوڵەتی ژیانە بابە ئێمە خزمەتتان نەکەین خۆشگوزەرانیدان بوو گوتیان بابە ئەم کارەبا ئاخیرەکەی خێر نابێت من لەم ڕۆژانە کە ئەوون خوێندەوە بە عەقڵیون وەڵای ڕاستیان کرد ئەم کارەبا سەرونەشەمەی کێشا بۆ فەیسبوک و ئەنتەرنێت و والیاتۆ ئیس ئەو قسە خۆشوشتانی کە جەناب و باسی ئەەکەی نەماوە سلام علیکم باشی با قوربان سپاس دەکەم باشیش کرد ئای کە جوانە ماشەڵڵا عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا چۆنی قوربان شکر باشی باشتر بووە کە جوانە ماشەڵڵا بخوا قوتە بە لەخوا بەخێر چاو با بزانم لەم بناری سوورێن و دەشتی شارە زورە حیوانداری ئاسانتر نیە لە شوێنی تر وڵی خۆی ئەم بنانی سوورن ئیتر خۆ بۆ حیوانداری خراپ نییە باشە لەبەرەوە ئێمە کەشەکەی هابە دەم و بڵینیاڵەکەمان هەیە بنارەکەی هابە دەبڵام کە شارەزوو کە با شارەزوی شار دەشتە باشە بەسم چییە؟ لەبەرەوە تەرە تووشی زۆرە کە کاتە بان باید توانین ڕۆشنی بڕام ئەم بنارە وشکە و چەنە بارانبارێ ئەرزەکەی و خۆی وایە تەرناوی ینی زۆر من بە بەسە مەزای چی بوو دەشتی شارە زور وەختێک کە دەغڵودانە دوورێتەوە ئەو پەرێزانش بۆ حیوان خراپ نیە وایە خۆی لەگەڵ وایە قسەکە زۆر جوانە کاتی کە هاوین دەغڵودان دوورێتەوە ئەو کاتە پلوپوش و کڵۆش و یا مەسەلا گوڵ بڕۆژە ئەوی کە پێ ئەگا کۆتایی پاییز بۆ ئاژامان زۆر چاک ئیسفادەی دی ئەکرێ شەی زۆر چاکانی بەربوونی چاکەوە باشە ئێستا ئێوە حیوان دەرەکەن ئەیبن بۆ چێوە یاخود هەر لە ماڵەوە ئەڵفشتێنێ وەڵای خۆی بەنسبە ئیمساڵ کە ئیمساڵ وشکە ساڵی بوو هەمووتە ئاگادار ئیمساڵ جیاوازە ئەم ساڵوا بارن باری خوا بەزاوی لە حفتێ سپێکرێ بەڵام مە ساڵانی تر بانی کە هەڵ ئەساین دەخەو بڵین لە ماڵی خۆمانە ئەڵفمان ئەڵفژە وای پێدان دوای ئیتر بەڕێکوتمان بۆ ئەو کەشە تاک ئێوە نێتم بەڵام ئێستا ئیمساڵ هەر لە ماڵایە مەگە 2 ساعت 3 ساوێن ئەو دەشت یا ئەو یاڕێ کە بێتاقەتی بەسەر شەو بۆی کە جموجوور لە بکات لەبەرەوە هەوای وەگرێ هەوا بگرێ چاکترێکە من بینیم بەردەمی ئاغەڵوشتەکان تەڕە ئەوە نەجیا خۆن کە تەڕ ببنەوە حیوانەکەی پێتەڕ ببێتەوەی تر ژێر خۆیان تەڕکەن و ئەوە تا ڕادێ گەشتە شوێنێکی کە بزانین جیاتایە توێ باشە ئستوادێکی لێکە ئەوایە ئەگەر ئەو جیانە بێ خۆی سا بخوا پوش بۆ شوێ نەماوە بابە نیسە پوشی بە نایخوا چونکە ئاژار ئەو پوشەکە نەرمە بووە نەرم و تەڕ بوو نایخوا ئەوە شەکی هینە و نایخواوە باشە گەڵادار بەڕوو ئەوانە دوورە لێم کەژەیەوە وازوو ناگەنە ئەوەی بڵێن سوورە پەل و چوزانم گەڵا ئەوانەی بنێ نەوەڵایی مەتەقە ئێمە خۆکە وا دۆستی کردین دارەکەمان هەر لە سەروی خۆمان لە خۆیان داکەمان زۆر نایگەینی ینی ئەگە مەکە یەکێ کۆمەڵی مەگە یەکێ مەسراتوانە ئەگە بزنی هەبێ بزنگان داوەنەکان بەس و جەنام دارەکان بە تەراسی بووی دابێنێت و لێی بخوا بێنێتی خوار ئەنا لە ئەمە وەنی ڕحیمەڵێن ئەو ئاژەڵدار
خۆی بەخت کردووە لە پێناوی ئاژەڵەکەیە کەچی واش یعنی چۆنەڵی بەدڵی خۆی ناژی ئەم قسەی ڕاستە خۆ ئیسا هەمووان ئەگادە تۆ ئەو مەڕووماتە بەخێوێکی ئەبێ هەکە بۆ هاوین بۆ سزان کە دابینێک ئەوشتە بوو ئەبێ بۆی دابینکە شتانە ئەبێ هاوین تۆ خەمی بخۆی بڵێ ئەو نشتی پێویستە ئەو نە ئەرمانکای گەرەکە ئەو نە جۆی گەرەکە ئەو نە ئەلەفی گەرەکە ئەو نە دانیوەڵی بۆی تا بدەم بۆی خەستنەکەی کاتێکستان پێویست بیتێ کاگڕحیم بینیم مەڕەکان زاون الحەمدولله ئێستا ئەو شیرەی کە مەڕتایەتی هەر دەیدەن بە بەرخۆلەکەی یاخود لێشی ئەدۆشن و بۆ سپیایەوانە ناوەڵایی مامەسا ئەو شیرە هەتەنها بۆ بەرخەکەی بێ ئەو نامەکردن بیدۆشت ئێمە وڵاخیترمان هەیە بڵێن ڕەش وڵاخمان هەیە وەک ئەز ئێمە شیرەوەیە خۆین ئێمە پێمان ڕۆن ئەمە ماستی مەڕ ئەوانە ئێ ماستی مەڕ ئەگەر هەر بەشی بەرخەکەی بە ئەچی ئەوانە کە وا ئاڵێنەوانەیە ئەوە ڕووپایەکی تۆنەڵی ساشتی بێ نا ئەوە نازانم ئەبێ خۆشی واوەت بەس بۆ بەرخێدی کەواتە بێ بیر لە مانگا بکەیتەوە بۆ شیر دەم خۆشتی ماگە تۆ توانێت فرێزیە کردی باعی دوم دوێنێشی زۆرتیایە پێش دەکیۆشی تایە تۆ بێسوادی لەوەکەی بۆ شی دەکەت لە وڵاخی کوردی یا لە وڵاخانترە کە ئەی درۆشیە شیری بەشی داوسێ دێوی بەشی فرۆشی دێوی بخۆتە بێ تۆ ئیسوادی لەوانە بکەی بەڵام ئیسوادە لە مەڕ ناکەکە بی دۆشیت بۆ خۆت جان دەست خۆش بێ ماڵ ئاوە بێ و سپاس دەکەین سەلامەت بنیاخۆ با قوربان سپاس دەکەین چۆنیت باشی چاک خۆت پێچاوەتەوە ئافرین ئەمڕۆ زۆر سەرمایە وایە هیچ ڕۆژێککە ئەوە نەسارد بووە ئەرەوەڵا بخی ئیسادە سار بوو باشە ئەو بەفرەکە نهاتە خوارەوە نەوەڵا تا ئیسادە نات تۆ حەزەکەی بیت بەفرەکە بێتە خوارەوە ئەرەوەڵا شەڕە تۆپەڵ و ئەو شتانە بکەی لەگەڵ هاوڕێکانە تۆ هاوڕێت هەیە باڵێ هاوڕێکانی ناویان چییە سەهەند ڕەهەند مناڵێکی بچووکیانێ ماوە پورم ناوی ئیلافە ئەویش بەس بچووکە جارێ تر هەرو نەمەی تۆ پێ بڵێ ئیلاف و سەهەند و ڕەهەند کامیان زۆر خۆشەوێ وەڵا هەرسێکیان هەرسێکیان ناوێری بڵێ کامیان ناوێری باشە زۆر باشە ئەی تۆ لە مەکتەبی لە پۆلی چەندی چوار تۆ پێم بڵێ تۆ کوڕێکی زیرەکی یاخود مامناوەندی وەڵا زیرەکم لە چیا زۆر زیرەکی وەڵا لە ئینگلیزی وەرزش و بیرکاریە نیوەی ئۆمەتی محەممەد لە بیرکاریە ئەڵەن باش نییە تۆ باشی لە باڵێ من بیرکاری باش زۆر باشە من لەم جۆڕەکەیە ئەمەم هەیە بزانم دەفەرمووی هەر بانی زوو کە هاتم تۆم بینی لێرە ئاگر کردبەوە لێرە دانیشت بووی چی دەکرد لێرە وەڵی تراتی مریشکوشەکانمان بەردەواتیم بۆ ئێرە ئاگرێکمان کردەبەوەی مڵاخەکان بەردەین و تاوکو کاوشتیان بۆ تێکەین تای خۆن و دوایی دەریانەکەچم بەو دەشتا ئافرین بۆ تۆ بەیانیان زووە لەسی یا درەنگ وەڵاوە حوتنی هەش دە کاتە لەسین یەکەم ئیشێک کە تۆیەکەی چیە لێرە وەڵی نانەخۆین و تێن ئاگرەکەینەوە ئێوە هەم مریشک و کەڵەشێر و قەل و ئەوانەتانێ هەم هینیشتان هەیە وڵاخیشتان هەیە تۆ حەزێک لەگەڵ کامانە خزمەتکەی وەڵای من قازم بێ حەزمان لە قازە بەڵێ باشە ئەی تۆ پێم بڵێ چیتە مەکتەبێ بەڵێ چەندی وەڵا تا چوار ڕۆژ منتێتەوە نەبخوێن بەزم لێنە تۆ حەزەکەی ئێستاکە لە لادێژی یا حەز لە شارە وەڵای تا هەر کەسی شان خۆی پێخۆشە تۆ بۆ ئێرەت پێخۆشە وەڵی چونکە ئێمە هەر لە زووە لە گراژیاوین تێرەگرەمان پێخۆشترە ئەو کاتە کە تۆ لێرە ئاگرت کردبەوە خۆ مانگاوشتەکانیشی لێ نەبوو چی بوو ئەوە بخۆ ئەخە پێشایی ئاگرەکە کەینەوە تا براکەم یە کاوشتیان بۆ ێنێ بۆیان تێکەین
کەی ئەڕۆیتەوە بۆ ماڵەوە ینی کاتێک کە ئەڕۆیتەوە بۆ ماڵەوە بۆ ئیسراحەت تۆ لێرە ئێسا وەکو حەوشەیەکتان هەیە و لێرە بە مانگا و چێڵ و شتەکان ڕاگەن بەس کەی ئەچنەوە ژوورە کەی ئەڕۆی بۆ ماڵەوە بۆ ئیسراحەت وەڵا پێشە گوڵاخەکانمان دەرکردیاچی وە گەوەڕماڵین ئەوە دە و نیو یانزەم جاچینەوە بۆ ماڵەوە کاک ماردین گەنجێکی وەکو تۆ لە لادەیەوە بە تایبەتی لە گوندی کانێسکانە ئەبێ مەشغوڵی چی بێ وڵی هەنێک گەنج خەریکی خوێندنە ئەوەشی کە خەریکی خوێندن ناوێ خەریکی ئاژەڵداریە ئێستا تۆ کامیان کردو خوێندنیا ئاژەڵداری وڵی سە من نەردووکیانەکەم هەم خوێندنەکەیش مە ئاژەڵداری شەکەی لە خوێندنا گەشتیتە کوێ وەناقی دوانزە ئاژەڵداری شەکەیت باشە تەوانە بێ بچیتە شار بخوێنیت وانە لە سیسادە بۆ بڕین بۆی ئاژەڵداری بۆ گەنج ناخۆش نییە وڵی بژێوی لەسەرەوە بێ مەجبوری ئەبێ ئەوە بکەیت ئاژەڵداری ئێوە بە زۆری چیەکەن وڵی حیوانە وردە و وڵاخێ مانگە لە شوێنەکانی تر شوان هەیە ینین چۆنەڵی چاوچۆڵی وەکو ئێرە نییە بڵێنە کەژێکی ئاوا هەبێ دەبێت شوانیان هەبێ باشە ئاژەڵی ئێوە شوانی ئەوێ یاخود هەرێکەنە ئەو کەژە و ئێوارە خۆیێتەوە ئێمە وڵات لە هاوینە شوان خۆمان شوان نەبین ڕۆژانە چین لەگەڵا بەڵام دەستانە شوانی نییە تر ئەوە وەکتۆ ئەوایکەین بۆ شاخاوتەوە ئەی بابزانین ڕاگررتنی ئاژەڵ ڕەشە وڵاغ ینی با بڵێن وڵاغ ئاسانترە یاخود مەڕووماڵات وەکو بزن و مەڕوو ئەمشانە وڵی بە کەسێکی وەکو ئێمە کە زۆر هین لەگەڵانە بێت کەس لەگەڵانە بێت شوانی شتەکە بۆکە مەجبوریت ئەم وڵاخەوە بێبانی بەرەخەسێکی ئەوارەیەت و بەس ئەگەر وێردەوردەکە بێ شوان بیت تر بۆ کەسێکە بێ کە تۆزی عیلێکی زۆر بێ تاوان ژیانی لادێ بەم شێوازە بەم شێوەیە زۆر خۆشە وەکووتیان بەیانیان زوو هەڵەسەن خەریکی شوکاری خوانە بن کە نزیکی چێشتنگاوە بێ یاخود با بڵێن نزیکی دوای نزیکی نیوە ڕۆوانە بێ ئەوان لە ئیشەکانی خۆیان بوونەوە واتە ئیشوکاری خۆیان کردووە بۆیە لە لادەیە بێ بەیانیان زۆر زوو هەڵسیت ئەبێ بەیانیان زوو بۆ خەڵکی لادێ گرنگە ینی شوکارەکانی خوانی تیاکەن و دوایتر وردە بەرەو نیوەڕۆ ئیشەکان کزە بن واتە ئیشوکاری ئێرە بەیانیان زووە ئاوەدان بێ کانێسکان. ئەمە چێشتی بەدارە وانە باشە لۆقەتێک هەیە کە ئەڵێن چێشتی بەداران خۆشترە خۆشە تام و بۆنێکی خۆشی هەیە وارە وڵات تام و چێژێکی خۆشتری هەیە لە هێنی غاز و تەباخ و ئەوانە ئەی باشە هەی دووکەڵەکەی دووکەڵەکەی دووکەڵەکەشی هەر خۆشە قەی ناکات چونکەینی قەدیمە باشە بابزانم تۆ وەختی خۆی لە کانێسکان لەدایک بووی بەڵێ ئەرەوەڵا لە کانێسکانیش شوت کردووە خەڵکی لای خۆمان بوو تۆ پێم بڵێ ژیانی ڕابردوو کانێسکان چۆن بوو هەروکو ئێستا بوو واللهی ئێستا ئیسراحەتە ئێستا خۆشە جاران زۆر خەڵکی ماندوو ئەبوو زۆر خەڵک دەشت و دەری ئەکرد هیلاگە بوو وەڵی ئێوارە هاتین و ئەخەوتین حتابانی نەجوڵین بەو کەژ و چێوە بە هیلاکە بوون یاخود بە بەو دەشت و دەرەی خوارەوە کە بڵێن زرعات و خەلە و خەرمانتان نەکرد دەشت و دەرمانە کردێمە زەرعاتمانە کرد وەکو توتن وەکو تەماتە و بامیە و وەکو ئەو شتانە پیاویش خەرکی فەلاعەت و جووتکردن و درە و کێشە بە کۆڵگەنمیانە کێشە لێرە بۆ ئەولا و لەکوێ بۆ کوێ و ئاوە ئەی باشە ئێوە چیتان نەکرد ئیشی پیاوان بڵێن دیار بوو کە فەلاحەتیان نەکرد ئێوە لەگەڵیانە چیتان نەکرد مەش وەڵی حەج نەبی توانیا یارمەتی پیاویەدا لە مەسەل لە خەلە و خەرمانە هەچ کەس بۆی بکرایە ئەمجا توتنمان ئەکرد زەرعات و شتژن و مناڵ هەمووی خەریکی شتریلیان و شەتڵیان و پاچە کۆڵ و ئەو شتانە بوو حاجی سوڵتان کە سەیری ئاوی ئێستاکەی
ئاو ئێستا ئەوەندە زۆر نییە ئاخر توتن یەکێکە لەو شتانی کە ئاوی زۆرەوێ وەنیە ئەی باشە ئەو کاتە ئاو زۆر بوو ئێستا وەکو ئەو کاتە نییە وەنیە ئاو زۆر بوو ئەو کاتە بەخوا هاوین حتا ئەگەدە دوامانیان ئەو جۆگەی بەرباخە هاشەیە هاو حاجی تەونن نەکردووە تۆ بەخوا ئەی جاران هینیان دروستە کرد ڕەشماڵ و چوزانم پوزەوانە و ئەجا گوریس و قایاسە و ئەوانە هیچی نەکردەوە زمانی من نەبووە بێ قەزانی لە هەندێک لە دەیەکانی شارباژێر ئێستاش ماوە ئێستا ژەیکە مەژنی قادیم ئێسش ماوە ئەی کاوشتانە بەس بەخوا بەسەر تەمەنی من نەیان کردووە نەمان کردووە ئاژەڵداری چیتان کرد ئاژەڵداری مانگامان بۆ حیوانمان بۆ بەخێومان کردووە ئەو شتانەمان کردووە وەختی خۆی لە ڕابردووە حتمما چەند سەر حیوانتان هەبووە چۆن پێڕاگەشتون چۆن مناڵ بووە و کاتە کوڕ بووە و کچ بووە و پیاو بووە و خۆشم قەوەم بووە و هیچ نەماوە ئافرین چۆنیت باشی تۆ ناو چییە کاکە محەممەد چۆنی باشی حەزت لە چییە لە چکلێت تۆ بابزانت چیت بۆ دەرەچێ دەسی پیاکە بزانە حەزت لە کامەیە باش ئەی بۆ دانەیەک هەڵەگریزی بۆ ئەوە نەمە تەواازعی دانێک زیاتر هەڵگرە باش ئەی خوشکەکەشت بانکی خوشکەکەشت هەردوو خوشکەکەەوە بابێن باش باش وەرە بە قوربانە وەرە ئافرین ئافرین تۆ ناوت چییە سوورە گیان ناو چییە ناوی سایدا ئافرین نادێ وەرە سایدا وەرە دەی وەرە دەستی بکەرە ناو جۆرکەکە ئافرین ئەوە گوارەکانە زێڕە ئاڵتونە نایی بە من منش کچێکی جوانم هەیە وەکو تۆ ئەوش گواری لێ گوێیە ئافرین دەی دەری بێنە دەری بێنە سەری ئەو مامەیەشکە سەلامێکی بۆ بکە بڵێ مامە چۆنی دەی محەممەد چیە زانی وەرە بۆ خوشکەکەشتە دەبیت ئەو گەورەیەەوە بۆ ئەوەی لەبەر خوشکەکە گەورەیە باشە دەی محەممەد شتێکمان بۆ بڵێ مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم